بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. برزان خوشويستان لا بنما كان عقيدة دقينا بنماي بستهشتم أويش سبارت با سوين خواردن بخواي گەورەیە سبحانه وتعالى وسوين خواردن بغير خوا كبراستي ري بيداونية لويا ما مصيب ريس ناظم دفرمي والأصل في الأيمان أن لا يحلف والأصل في الأيمان أن لا يحلف بغيره سبحانه فلتعرفوا دفرمي والأصل واتا لبنتيني دليلي بدليلي بجويري دليلي قرآن وسنة بيغمبر صلى الله عليه وسلم في الأيمان سبارت بسوين أيمان جمعة مفردك يمين واتا سبارت بسوين دكان كاتك إنسان سوين دخوا أن لا يحلف بهرجيز بهي شويك سوين نخوري بغيره بزق لأخواي قول سبحانه وتعالى فلتعرفوا بيوسا إنسان آقدار بيو بظانيتا كبراستي أو بابة عقيدة أو ابن ماي بستهشتما كلا يحلف إلا بالله أو صفة من صفاته هرجيس بهي الشوازك سوين ناخذ إلا بذات الله يام بصفتك لصفتك كان يخوا سوين دخليتا كلمة حلف يان القسم يان اليمين هرسيش يان لقرآن بيروس مصطلحات قرآن السنة كلمة حلف لو بيدو تري حلف حلف يعني سوين خواردت لتحالفه هاتوا يعني وقت خوي عدد وابو سنكسر كود ابو دس يعني دخستنا ودس يك حلفت يعني بدروس ذكر حلف واتا هاو بيمانيك انسانك كسوين دخوا او هاو بيمانيا بيمان داتا شيء ذاتي الله سوين بخوا سوين بخواي دخوا خواي دكات الشاهد لو اوشتا لو كلمه حلف واتا بسنوي او بابته بهسكني او بابته بوي كخواي قورة بنادى بات برخوا سوين بخوا دخوات كلمة قسم لقرآن بيروس طبعا لا أقسم بهذا البلد وكو دقي قرآن هاتوا قسم يشعر بمعنى سوين هاتوا أوي تريان يمين أويش كفارة اليمين كمشورة لدقي قرآن باس كراوة أوش براستي يمين معنايتها يمين واتدس الراس وقت خوي لبو حلفوا بيمان دستي راستي عند خستنا ودستي كتير كلمة يمين بمعنى قوة جديد لا أخذنا منه باليمين يعني بالقوة يعني بمعنى دستي جديد يمين ليرة عينا بمعنى سوين ديتن تونك إنسان بدستي خوي دستي دخستنا ودستي كسك وأو كسك كسوين دخواتن وكو يقسكي خوي بهز زكاتن لو أو كاري كأنزامي ددا كواتا كلمة حلف كلمة حلف يعني اليمين يعني القسم سوين خواردنا يعني التأكيد تأكيد الشيء بالقوة واتا شتيتشي ديو بكا قصيق ديو بكا أو شتي داكو شي دي دكاتا وبهيزي دكا بو سوين دي كوا دي خواتن أو بو شوية جورا كاني سويد دو جورا سويد بان هيا الحلف المبرم واتا أو سوين داني كوا براوية واتا لناو ضلي إنسانك هات ضلي لناو ضلي را لكان جي ضلي وا ستساوي قتو سوين دكا كبيدا وتري لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان واتا الأيمان المعقد يعني تيا معقد واتا بعقد بناو ضلوا إنسان بالرياري لسداو بيمانشي يعني لا ناو ضلي خويبوا أو نبوة تنها بس رزارة بي زوري دوم لا سوين دكان لغو اليميني بيدوتري واتا أو سوين داني كوا هر سرزارة لدوي درسوا
مەبەستی نییە ئەو کەسە کاتێک کە سوێن دەخواتن مەبەستی سوێن دەچی دامەزراوبی هەدێتە سەرزارەچی لێ ڕاتە وەکو دەرێ واللهی وەبیللا دەخۆم ناخۆم وەڵا دەخۆم وەڵا ناخۆم ئەزم ئەو شتانەی کە دەڵێتن بەڵێ کەواتە لێرەدا ئینسان دەبی ئاگداربی لە بنەمای لە قاعیدەی ژمارە 28 دروست نییە سوێن خواردن إلا بذاتی پیرۆزی الله وهروها أو صفة من صفاته یان بە صفەتێک لە صفاتەکانی خوای گەورە ئەو بالقورآن دەبی ئاگدار بین سوێن بە قورآانیش کە کەلامی خوای گەورەیە دروستە ئینسان سوێن بە کەلامی خوای گەورە بە قورآانی پیرۆز بخواتن لۆ دروست نییە سوێن بەجگە لە خوای گەورە سبحانه وتعالى بخورێ لەبەرەوەی کەسێک کە سوێن بە شتێک دەخوا لۆ سوێنی پێدەخوا لەبەرەوەی لەکەن پێی وایە ئەو شتە شتێکی زۆر گەورەیە لەوی گەورەتر نییە لۆێ ئەوەی کە سوێندەکەی دەخوا و ئەوەی سوێندەکەی لە بۆ دەخورێ قەنەعەت و یەقینی هەیە ئەو شتە زۆر گەورەیە ئێ باشە ئێمە وەکو عەقیدەی ئەهلی سونە و جەماعە وەکو عەبد و بەندەی خوا دەزانین لە ذاتی ئەڵڵا گەورەتر نییە ئێمە ڕۆژانە چەندجا دەرین ئەڵڵاهو ئەکبەر ئەگەر خوای گەورە لەکن گەورەیە و کەسی ترن لە خوا پێ گەورەتر نییە هیچ شتێشتر نابی سوێن بە غەیری خوا بخورێ لۆیە دەبی ئاگداربی بەڕاستی هەر کەسێک سوێن بە غەیری خوا بخوا واتە ئەو شتەی هێناوتە ڕێزی خوا یان لە خوای بە گەورەتری دانایە لۆیە بەڕاستی دەبی ئینسان ئاگاداربی ئەوە شرکە ئەو جە سوێن خواردن بە شەخص بی سوێن خواردن بە کات بی سوێن خواردن بە شوێن بی سوێن خواردن بە پێغەمبەریش دروزیە لۆیە یعنی دەبی ئینسان سوێن ئیلا بە خوای گەورە یان بە صفاتی خوا یان بە قورآانی پیرۆز لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من حلف بالأمانة فليس منا هەر کەسێک سوێن بخوا بە ئەمانەت زان معنای چیە یعنی زۆر کەسێک دەرێ بە شەرەفم هەوە ئەمانەتە یعنی مەقسەدی ئەوەیە ئەمانەت چییە کە دەرێ بە شەرەفم واتە ئەمن کەسێکی گەورەم ئەو گەورەیەی من پارێزگارە لۆی کە ماڵەکە نەفەوتی ینی بالئەمانە لۆیە بە شەرەفم ئەوە بەڕاستی بە هیچ نەوەک دروست نییە ئینسان سوێندی بخواتن بە کەرامەتم بە شەرەفم بە هەر شتێکی ئەوە سوێن بخورێتن ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ فەلەیسە مینا ئەوە لە ئومەتی ئێمە نییە دەبی ئینسان ئاگداربی ئەو حەدیسە ئیمامی ئەلبانی لە صەحیح الجامع بە ژمارە 6203 هینایەتیەوە لە فەرمودەیەشتر پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من حلف بغير الله فقد كفر أو أشرك هەر کەسێک سوێن بە غەیری خوا بخوا کەواتە ئەو شتەی هینایەتە ڕێزی خوا کەواتە ئەگەر کەسێک سوێندی خوارد بە غەیری خوا فقط کەفر ئەو بەڕاستی کافر دەبی معنای تێ کوفری ئەزغەرە طبعا معنای نیە کافرەکە نا یعنی کوفری ئەزغەری کردیە غەڵەتی کردیە هەڵی کردیە دەبی تەوبەی لێ بکە پەشیمان بیتەوە ئەوە شەڕک یان شەریکی لە خوای گەورە بڕیاردایە ئەگەر قەنەعەتی وابی ئەو شتەی سوێندی پێدەخوا هاوتەی خوای گەورەیە نەعوذ بالله شەریکی لە خوای بڕیاردایە ئەو فەرمودەی ئیمامی تورمذی هێناوێت و ئیمامی ئەلبانیش بە صەحیحی داناوە کەواتە دەبی ئاگدار بین پێغەمبەری خوا لە فەرمودەیەشتر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تحلفوا بآبائكم سوێن بە باو باپیرانتان مەخۆن بە گۆڕی بابم بە سەری بابم بە سەری ئابا و ئەجدادم ئەوە دروست نییە ولا بالئەنداد و سوێن مەخۆن بە بت و سەنەمەکانی خۆتان ولا بالطواغیت سوێن مەخۆن بەو کەسانەی کەوا لە غەیری خوای گەورە پەرستراون لە پیاوە گەورەکانی زەمانە وەکو فیرعەون و قاڕون و ئەوانە تەواغیت بوون داوای پەرستنیە دەکرد کە خەڵک بیان پەرستن خەڵکیان دەچەوساندەوە ئەوە دروست نییە سوێن بە خۆیان بە گۆڕیان بە هیچ شتێکیان بخورێ ئینسان دەبی ئاگداربی زۆر خەتەرە لۆیە ئەو فەرمودەیەش ئیمامی نەسائی هینایەتەوە ئیمامی ئەلبانی بە صەحیحی دانایە هەروەکو پێغەمبەری خوا دەفەرمێ لە فەرمودەیەشتر صلی الله عليه وسلم من كان حالفا فليحلف بالله أو ليصمت هەر کەسێک سوێندی خوارد با سوێن بخوا بخوا ئەجینا با سوێن نەخوا و بێدەنگ بی یعنی سوێن بە غەیری خوا دروست نییە ئەو حەدیسەش ئیمامی بوخاری دایتەوە بە ژمارە 2679 وهروها پێغەمبەری خوا دەفەرمێ من حلف فقال في حليفه واللات والعزى هەر کەسێک سوێندی خوارد بس لە سوێندەکەی وتی سوێن بەلات سوێن بە عوزا فليقل لا إله إلا الله
هەریە کەوسەر لە دوای ئەوەی کە ئەو کوفرەی کرد کە ئەو شیرکەی کرد کە سوێنی بە غەیری خوای خوارد دەبی بڵێ لا ئیلاهە ئیلا الله بگەڕێتەوە ناو ئیسلام بەڵاستی دەبی ئینسان ئاگادار بیتن ئەوە دروست نییە ئەو حەدیسە ئیمامی موسلیم بە ژمارە 1646 هێناویەتیەوە کەواتە شێوازی سوێن خواردن زۆرە وەک ئەوەی کەسێک سوێن بخوا بە مەلائیکەت دروست نییە سوێن بە جوبریل سوێن بە میکائیل یان سوێن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن بە نمەک بەو زادەی زۆر کەس قسەی دەکا دروست نییە کاک ئەوە دروست نییە یان سوێن بە پیاوچاچێک ئەو دەچێت بە شخصەکەی ناوی بینی یان سوێن بە گۆڕەکەی ئەو بە هیچ نەوەک دروست نییە سوێن بە شەڕەفی با و باپیران سوێن بەسەری بابم بەسەری خارم ئەوە دروست نییە ئەوانە هەمووی بەڕاستی سوێن خواردنە بە جگە لە خوای گەورە ئینسان دەبی ئاگادار بیتن بە هیچ نەوەک نابی سوێن بە غەیری خوای گەورە بخورێتن لۆیە زانایان دەڵێن سوێن خواردن بە مەخلوقات هەچەندی گەورە بن ئەو مەخلوقا ناگەتە ڕوتبەی خالیق کە زاتی ئەڵڵایە لۆیە یەکێک لەو قاعیدانە دەبی ئاگدار بی ئێمە لە قورئانی پیرۆز خوای گەورە بە زاتی پیرۆزی خۆی سوێندی بە مەخلوقاتێکی زۆری خۆی خواردووە خوای گەورە سوێن دەخوا بە وەشەمسی وەضوحاها بە ڕۆژ لەگە تیشتی ڕۆژەکە خوای گەورە سوێن دەخوا بە مانگ لەگە ڕۆناچیەکەی پەرچ و بڵاوی دەکات خوای گەورە سوێندی خواردیە بە ئەستێرە خوای فلا أقسم بمواقع النجوم خوای گەورە سوێندی خواردی بە قیامەت لا أقسم بيوم القيامة خوای گەورە سوێندی خواردی بە مەکە خوای گەورە سوێندی خواردیە بە تین و زەیتون خوای گەورە سوێن دەخواتن لە قورئانی پیرۆز بەرەبەیان والفجر وليال عشر هەموو ئەو سوێندانەی خوای گەورە بە هەر شتێک بە هەر لە کاتەکان لە شوێنەکان لە مەخلوقاتەکانی خۆی لە بۆ خوای گەورە دروستە بەڵام لە بۆ ئێمە دروست نییە لۆ سوێن خواردنی خوای گەورە لە بۆ مەخلوقاتی خۆی دلیلی عەظەمەت و گەورەی زاتی پیرۆزی خۆیتی بەڵام ئێمە ئەگە سوێن بە مەخلوقات بخۆین دلیلی چییە کاکە یعنی ئەو مەخلوقە لە خوای گەورەترە ئەتولوی سوێن بۆ شتێکی خۆی پێت گەورەیە ئایا خوای گەورە گەورەتریانە مەخلوقە ئێگە خوای گەورە گەورەترە لێ سوێن بەخوای ناخۆی کەواتە لێ دەبی ئاگدار بی سوێن خواردن بە غەیری زاتی ئەڵڵاه دروست نییە لێ سوێن خواردن کەسێک کە سوێندی دەخوا ئەگە سوێن دەکەی بە غەیری خوای بی ئەوە شیرکە و کوفرە ئەگەر لەسەر موسڕ و مکڕبی بەڕاستی لە ئیسلام دەستە دەرێ بەڵام ئەگە تۆبەی کرد دوای ئەوەی ئیقامە حوجەی لێکرا ئەو کوفری ئەزغەرە و دەگەڕێتەوە ئەگەر پێی وا بوو ئەو شتە هاوتای خوای گەورەیە ئەوە بەڕاستی شەریکی لە خوا بڕیاردایە و بەڕاستی ئەگەر بمری لەسەر ئەو اعتیقادە ئەوە زۆر خەتەرە دەبێ ئینسان ئاگادار بی ئینجا سوێن خواردن عەهد و پەیمانەکە لە نێوان مرۆڤ و خوای گەورە هەر کەسێک سوێندی خوارد بە سوێندێکی شەرعی تەواو کە سوێندە بەخوا بە ئەسما و صفاتی خوا بە قورئانی پیرۆز ئەو سوێندە بەعەقدەوە بوو یعنی لە ناو دڵی خۆی ڕا سوێن دەکەی خوارد ئەو سوێندە دەکەوتە سەری یا ئەوتە دەبی جێبەجێ بکە یا ئەگەر شکاندی جێبەجێ نەکرد گونەعبارە نابی ئینسان سوێندەکان بە سوچی سیر بکە لۆیە زۆر سوێن خواردنیش لە شەریعەتی ئیسلام زۆر شتێکی چاک نییە خوای گەورە لۆمەی وەلیدی کوڕی موغیرە دەکا و دەڵێ ولا تطع كل حلاف مهین ئەی پێغەمبەری خوا جێڕایەلی ئەو کەسانە مەبە كل حلاف کەوا زۆر سوێن دەخوا حلاف صیغەی مبالغەیە مەهین لەگەرەوەی کەسێکی سووک و ڕسوایە دائیمەن ئەوانەی زۆر سوێندی دەخۆن هەمیشە بەردەوام سوێن لە سەزاریتیان لە ناو خەڵکیش باوەڕ پێ نەکراون بە چاوێکی سووک سیر دەکرێت چکە شک و گومانی لە قسەکەی خۆیە کەسێک ڕاستگۆ بیت لۆ سوێندی دەخواتن لۆیە بەڕاستی لەغول یەمین هیچی لەسەر نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئینسان دەبی خۆی لێ ڕابینیتن حتا لە قسەی ئاسایش سوێندی نەخوا لۆیە بەڕاستی دەبی ئینسان ئاگادار بی و خوای گەورە دەفەرمێ واحفظوا ئەیمانەکم ئەگەر سوێنتان خوارد سوێندەکەی خۆتان بەجێ بگەینن چتان گوتێ جێبەجێ بکە ئەگەر کەسێک سوێندی خوارد پێغەمبەر دەفەرمێ من حەلەفە عەلا یەمینی فرأى غيرها خيرا منها هەر کەسێک سوێندی خوارد لەسەر شتێک کە نەیکا بەڵام دوای فکری کردە وەڵڵاهی گوتی ئەو شتەیە من دەیکەم ناشەرعیە ئەگەر شتەکەی ئەنجام دەم خێری زیاترە یان بە پێچوانم ئەگەر نەیکەم باشترە مەسەلەن لۆ نمونە کابرا سوێندی خوارد گوتی وەڵڵا وەبیللا وەتیللا ئەم سوێندە شەرعیە
نابي قەتە مای مەقسە لەگە خوشکم بکەم، حتا مای مەقسە لەگە برام بکەم، نابی سەلام لە فرانی بکەم. ئەوە شتێکی بێشەرعیە قەتعی عیلاقەکردن لەگەر مسلمانە. غەیری وی خێرترە. پێغەمبەر دەفرێن فەلیوکەفر وەلیەتی الذی هو خەیر، با کەفارەتی سوندەکەی بدا، ئەو ئیشەی کە خێر و چاکتر و باشترە با ئەوی ئەنجام بدە، با سوندەکەی بشێنی، سەردانی ماڵی خوشکەکەی بکە، سەلام لە برایەکەی بکە، با چاکە بکە لەگەر ئیشەکەی کە ئیشەکە خێرتر و چاکترە، وەلیەتی الذی خەیر، با ئیشە باشەکەی بکە، بەڵام دەبی کەفارەتێکی سوود بدا. خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان. خوای گەورە بە گوناح لەسەرتان نانووسی بەو سوێندانی کە لەغو اليەمینن دێتە سەرزارتان بەبێ ئیرادە و مەبەست ئینسان ئەنجامی دەدا و دەیڕێتن، ولكن يؤاخذكم بەڵکو خوای گەورە بە گوناح لەسەرتان دەنووسی بما عقدتم الأيمان بەو سوێندانەی کەوا لە ناو دڕە ئێوە سوێندی پێدەخۆن. فكفارته کەفارەتی ئەو سوندانە چییە؟ ئەگەر کەسێک سوێندی خوارد نەیدەتانی سوێندەکەی جێبەجێ بکات، سوێندەکەی شکان، دەبی کەفارەتی سوندەکەی بدا. فكفارة عتق رقبة دەبی بەندێک ئازاد بکە. طبعا ئێستا بەندە نما ئەو إطعام 10 مساكين من أوسط ما تطعمون أهليكم، یان خواردنی 10 نەفەر دەدەی، 10 نەفەر خواردنێکی وەسەط، مەسەلەن لە ماڵی خۆت خەڵکی ئەو هەولێرە خواردنی وەسەط چییە؟ ئاتر خواردنی شاهانە هەیە، مەسەلەن زۆر گرانبەهایە، خواردنی زۆر بەسیط وەکو فەلافل و لەفەی گەز و ئەوانە، خواردنی وەسەط قۆزی، مەسەلەن ترش و برنجە پارچە گۆشتێکی لەسەربی کە پێی دەڵێن قۆزی، ڕەنگە بە 5,000 6,000 پێک دێ، خواردی 10 نەفەری ئەوها دەبی بدەیت. ئەوجا لە مەسەڵی ئیمام ئەبوو حەنیفە دروستە پارەکەش بدرێ، ئەگەر دەتوانی خواردنی 10 کەسی دروستکەی و وەکو داوەتیان بکەی، یان دەتوانی خواردنەک دروستکەی لە قسم داخلیەکی بەیدە تەڵەبی فەقیری، مەسەلەن تەڵەبەنە لەوێن دەرێ خواردنیان پێ ئامادە ناکرێ، ئەوەش دەبیتن، یان عائیلەیەک 10 نەفەریە داوەتیان دەکەی، بە هەر نەوعەکی دروستە، ئەوە کەفارەتی سوندەکەیە. ئەو کیسوەته یان بەرجیان دەکەیت، تەوان کیسوە مەسەل کراس و شەروارەکە، کراس و پانتۆڕەکە، ئەوە کیسوەیە، میم ستری بکە، دزداشەک، ئەوە کیسوەیە، یعنی یان 10 کەسی نان دەدا، یان 10 کەسی 10 فەقیری بەرگ دەکاتن. ئەو صیام 3 ئەیام، ئەو جەخوای گەورە ئەگەر کەسێک عەبد و بەندە نەیتوانی ئازاد بکە، نەیتوانی 10 فەقیری نان بدە یان بەرگ بکە، با 3 ڕۆژان بە ڕۆژی بی، ئەو 3 ڕۆژەش لە سەیەک بیان متفرقة بإشكالي تيدانيا آسايا، والله تبارك وتعالى أعلم. بله بابەتێ شترمان هەیە بەڕێزان و خۆشەویستان، بەڵێ کەواتە سوێند خواردن وەکو باسمان کرد کەفارەتە لۆیە بابەتەکەی عەزەکەم وەکو ئاماژە پێکردن، زۆر کەس سوێند بە تەلاق دەخوا. طبعا سوێند خواردن بە تەلاق وەکو سوێند خواردن بە جگە لە خوای گەورە سوبحانه وتعالى، هەر کەسێک سوێند بخوا بە تەلاق ئەوە شیرکە، تەلاق چێت و سۆدی پێدەخۆی کاکە، دروست نییە. لۆیە ئینسان دەبی ئاگادار بی سوێند خواردن بە تەلاق بە عەز و ناموس ئەوەش دروست نییە و ئەوەش بە هەمان شێوە ئینسان بەڕاستی ئەگە بە ئەنقەست دووبارەی بکاتەوە ئەوە گوناحبار دەبیت و دەبی ئاگادار بی. دەچینە سەر خاڵێشتر لە خاڵەکە لە بنەماکانی عەقیدە، ئەویش بابەتی التەسویر، واتە وێنە چێشان و ڕسمگرتن. دەفەرمێ قاعدة والأصل في التصوير تحريمه بتا فخذ تحريري. دەفەرمێ قاعدة بنەمایەک لە بنەماکانی عەقیدە، والأصل بەگوێرەی دلیلی شەرعی لە ئایینی پیرۆزی ئیسلام، في التصوير سەبارەت بە ڕسمگرتن یان وێنە چێشان، تحريمه حرامە، بە حرام دانراوە، بەتەن واتە بە قراری قەطعی، فخذ تحريري ئەو نووسینەی من ئەو بابەتێک کە ئێستا من نووسیتمەوە لێم وەربگرە و جێبەجێ بکە. قاعدەی ژمارە 29 دەفەرموێ الأصل في تصوير ذوات الأرواح الحرمة، أصل بدليلي شرعي رسم وێنە چێشان و ڕسمگرتنی ئەو شتانەی کەوا ڕوح لەبەرن واتە گیانیان لەبەرە، وەکو تەیر و توار و ئاژەڵ و مرۆڤ و ئەوانە الحرمة حرامە، إلا ما دعا له داع للضرورة، مەگەر
لەبوو پێویستێکی ناچاری بی کابرا ڕسمی معاملات دەگری جواز سەفەر ئەو لحاجەتی ملیحە یان پێویستە زۆر ضرورە ئەو ڕسمە ضرورە مەسەلەن بژیرێ لەو حالەتە دروستە دەفەرموویە ئێمە دوو جۆر چەند جۆر ڕسمێکمان هەیە یەک لەوانە ڕسمی ئەو شتانەی کەوا ڕوح لەبەرە ئەوە حەرام طبعا وێنە چێشان بەدەست ئەوە حرامە بە ئیجماعی زانان بە دەقی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جۆریش ترمان هەیە لە ڕسم ئەو ڕسمی معاملاتی پێدەوترێ لە بۆ ضرورەت لە بۆ شاید لە بۆ مثلا جواز سەفەرە لە بۆ نفوسە ئەو بابەتانە ئەوەش دروستە و ئیشکاری تێدا نیە جۆریش ترمان هەیە لە ڕسم کە ئەمرە مەسەلەن هەندێک ڕسمی دەگری لە ناو مۆبایلێکی خەزنی کردیا لە ناو ئەلبوم داین لە بۆ زکرا دڵی پێخۆش دەبیتن ئەوە تەبعاً زانایان ڕای جیاوازیان تێدا هەیە ئەو دێنە جارێ سەر ئەو وێنە چێشانەی کەوا لە بۆ ضروری ناچاری ئینسان ئیش و کاری ناڕوە ژیانی ئینسان لەسەر ئەوەی وەستایە وەکو نفوزدەرینانە کابرا دەستە مەکتەبی ڕسمی دەوێ جواز سەفەری دەردەینی ڕسمی دەوێ ئەوانە لە حالەتی ناچاریە ئەوە لأن قاعدەکمان هەیە دەفەرمێ الضرورات تبيح المحظورات شتە ناچاریەکان پێویستیەکانی ژیان شتە حرام کراوەکان ڕێگا پێدەدات و بە حەلالی دادەنێ و ڕێگای پێدەدا سەبارەت بە ڕسمی ڕوح لەبەر بە تایبەت ئەگە بەدەست گوێ دەکە بچێشترە نەحەت کە پێی دەوتر نەحەت مەسەلەن پەیکەرێکی دروست دەکا پەیکەر باجێچیە جاروێ دای دەڕێژی یان بەردەچی دەینی دارەچی دەینی دای دەتراشی شێوەی مەسەلەن مرۆڤەکی لێ دروست دەکا ڕسمی کەسەکی لێ دروست دەکا یان پەیکەری ئاژەڵەکی لێ دروست دەکا ئاسکەکە شێرەکە شتەکە یان جارو لە جێت دای دەڕێژی یان لە هەر ماددەچی بیتر ئەوانە طبعاً پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەی زۆر توند دەکا دەفەرمێ أشد الناس عذابا يوم القيامة المصورون لە هەموو کەسێک لە ڕۆژی قیامەتێ سزای سەختتر و زەحمەتتر و قورستر بی وێنە چێشەکانت يقال لهم پێیان دەوترێ ئەحیوا ما خەلەقتوم ئەوەی ئێوە دروستان کردووە ڕوحیان بەبەر بخەن پێشیان ناکرێ ئەوە ئیشی وان نیە لە عەزابدا خوای گەورە سزایان دەل ناو دۆزەخ جۆری پێغەمبەری خوا لە فەرمودەیەک دەفەرموێ يخرج عنق من النار يوم القيامة يقول وكلت بثلاثة پێغەمبەری خوا دەفەرموێ ئاگرێک ئەوە بەلولەی یعنی وەکو بلی مرۆڤ ئەوها سەر هەڵدەچێشی ڕادێتە دەرێ لە ناو دۆزەخ لە ڕۆژی قیامەتێ ئەو پارچە ئاگرە ئەو بلێسەی ئاگرە کە دێتە دەرێ دەڵێ وكلت بثلاثة ئەمن فەرمانم پێکراوە کەوا سێ جۆرە خەڵک بسووتێنم یەک لەوانە المصورون ئەوانەی کەوا وێنە چێشن و وێنەی پەیکەری مرۆڤی ڕوح لەبەریان یان ڕوح لەبەرانیان دروست کردووە یاواروها پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من صور صورة في الدنيا هەر کەسێک وێنەیەک بچێشی لە دنیاە كلف يوم القيامة أن ينفخ فيها داوای لێ دەکە لە ڕۆژی قیامەت ڕوحی بداتە بەرێ وەلەیسە بینافق پێشی ناکرێ واروها پێغەمبەری خوا لە فەرمودەیەک کە ذاتی پیرۆزی الله حەدیثێکی قودسیە خوای گەورە بە ذاتی پیرۆز خۆی دەفەرموێ ومن أظلم ممن ذهب يخلق كخلقي چ کەسێک لەو کەسەی تاوانبارترە واتە هیچ کەسێک لەو کەسەی زاڵمتر و تاوانبارتر نییە دەچی يخلق كخلقي شتێک دروست دەکا بە هاوشێوەی خەڵق و مەخلوقاتەکانی من لە ڕوح لەبەران فليخلق ذرة ئەگەر پێیان دەکرێ با بچن یەک مسقالە زەڕە لە شتێکی بەسیط دروستکەن فليخلق شعرة ئەگە پێیان دەکرێتن با یەک داوەموو دروست بکەن یان دنکە جۆیەک دروستکەن بڵان پێیان دەکرێ پێیان ناکرێتن کەواتە لۆیە وێنە چێشان ئەی ڕوح لەبەر حرامە هي مضاهات خلق الله چونکە هێنانە ڕیزی خوای گەورەیە خوای گەورە خۆی دەفەرمێ هو الذي يصوركم في الأرحام خوای گەورە یەکێ لە ناوەکانی المصورە خوای گەورە لە ناو ڕەحمی ئافرەتان کۆرپەلا وێنەی دەچێشتن کەواتە لۆیە ڕسم چێشانی جگە لە ڕوح لەبەران وەکو ڕسم وێنە چێشانی
ڕووبار و دار و بار و سیارە و چیا و دەشت و دەر و ئەو شتانە هەمووی دروستە، بەڵام وێنە چێشان بە تایبەت وێنە چێشانی پەیکەرسازی ئەوە دروست دیە، ئینسان دەبی ئاگداربی و حەرامە. خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێک هاتەوە دەفەرموێ کە هاتەوە نەهاتە ژۆرێ، زانی پێغەمبەری خوا تووڕەیە، دەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی خراپە لێ ڕوودایە لەبەرچی نایەتێ ژۆرێ؟ فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی ئەو پارچە پەردەی کەوا دادنایە ڕسمی ڕوحلەبەرانی لە پێدادێ ڕسمی چێشکەوشتی لەسەر بوو، ئینجا دەفەرمێ بەوەی ئەو من هاتمە ژۆرێ چکە مەلائیکە ناسنە ماڵانێک کەوا ڕسمی و ڕوح لەبەر لە هەر ماڵێکدا هەبیتن. ئینجا دەفەرمێ فإن كنت لابد فاعلا فاصنع. دەفەرمێ إنما منعني دەفەرمێ جوبریل پێغەمبەری خوا دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەچوە ژۆرێ وعلل دخوله بقوله لو پێغەمبەری خوا نەچوە ژۆرێ لۆ ماڵەکەی إنما منعني ذلك التمثال الذي في القرام، پەیکەرێک شێوەی وێنەیەک لەسەر پەردەکەی بووە، فمر برأس التمثال فليقطع ليكون كهيئة الشجرة، ملی وێنەکە بپەڕێنە با نەمینێ هەتا وەکو دارێک شتێکی بمینێتەوە. ئینجا ابن عباس دەفرێن فإن كنت لابد فاعلا فاصنع الشجرة وما لا روح في، ئەگەر کەسێک دەوێ وێنە بچێشتن با وێنەی پەیکەری ڕوح لەبەران نەچێشی، بەڵکو ڕسمی دار و بار و ئەو بابەتە سروشتیانە دروست بکە. کەواتە زانایان دەبنە سێ بەش لە دەربارەی حکمی ڕسم وێنە چێشان، إلى تصوير النحت يعني پەیکەرسازی، إلى تصوير الرسم دروستکردن بە لەسەر وەرەقا، وإلى التصوير الحديث بالآلة الحديثة ئەو ڕسمی بەکاملە و بە موبایل و بەو بابەتانە دەچێشرێ. نوعی یەکەم جۆری یەکەم تەسویری نەحت واتە پەیکەرسازی بە گشتی بە بەردبی بە جێزبی بە چیبەرتۆبی بە داتاشین بی داتاشینی بەردەکدارێک ئەگەر ئی ڕوح لەبەربی بەتاتەن حەرامە، هیچ مەجالی تێدا نیە، هەموو زانایان بە حەرامیان دانا ئی ڕوح لەبەر. بەڵام پەیکەرسازی دارێک دروست دەکرێ، سیارەک دروست دەکرێ، چیایەک دروست دەکرێ، ئەوە هەمووی ئاساییە و حەرامی تێدا نیە، بەس تەنها ئی ڕوح لەبەر حەرامە. جۆری دووەم تەسویری و ڕسم کێشانی لەسەر وەرەقا لەسەر پارچە قوماشێک لەسەر شتێکی ئەوە دەفەرمونون ڕسمی لێ دەکاتن سێبەری نییە نەبی ڕسمەکە وەکو تەبع وایە. أجمع العلماء أيضا على تحريم أوش زانيان درن أكا إي روح لبربو أوش حرامة لبر أوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم كاتك نتسو مالك لبر أوي لسبر دكي رسمك هبوا قرام يعني بردا لو بيغمبر نتسو ديار أوش دروز ديو حرامة هروكو بيغمبري خوا صلى الله عليه وسلم كاتك خلشي مكي ديد كتو فتحي لما فتحي مكي كت خلك ديد رسمي إبراهيم وإسماعيل بيغمبري يعني ديد يستقسمان بالأزلام تيرو بيشيان دكت رسم إبراهيم وإسماعيل يان بيتشيش أبو بيغمبر فرمي قبحهم الله والله ما استقسموا بها قط خواي قولوا ريان رشكا والله سوين بخوا إبراهيم وإسماعيل قد أوان تيرو بيشيان نكرديا ليرا هروكو أبي هياج أسدي لإمام علي دجرت ودفرمي إمامي علي بي وتم ألا أبعثك على ما بعثني به رسول الله صلى الله عليه وسلم بكاري كد بنيرم كاتي خوي بيغمبري خوا بهمان أو كاري تو دارت مني نارت قال نعم قلت بلي فرمي برو لا تدع صورة إلا طمستها حد بيكرك الديت هر وينيك الديت طمسيكو رشيبكو ميهيلا بلى كواتا أودو زورا وين تشيشان لصور قو هرش تكبيتن اي روح لبر دروزنيا وحرامة انسان دبي اقدار بي ليلة دبابتك دميني سبارت بفوتوغرافي رسمي طبعا زانان دور راي جياواز يعني هي عندك دفرمون حرام اويش بحرامي دادنين بلام عندك درين مكروهة
يعني پەسەند نییە باش نییە ئینسان زۆر خۆی خەریککە بەڵام هەندێک لە زانن کابرا مەسەر ڕستمەچی دەگری لە بۆ یادەوەری لە بۆ زیکرایات هەری دەگری لەو خۆی لەناو مۆبایلەکەیتی لەناو ئەلبومەکەیتی دەڵێن هیچی تێدا نییە والله تبارك وتعالى أعلم. بەڵێ بەڵێ کەواتە ئەو ڕسمگرتنەی کە ئێمەش دەڵێ مەسەڵەن کە دەڵێن ڕسمگرتن بە فۆتۆغرافی طبعاً بە چەند مەرجێکی دروستە. یەک لەوانە نابی ئەو ڕسمە ببتە مای فتنە، مەسەڵەن عەوڕەتی پێ بدەبی هەیە مەسەڵەن ئافرەتی ڕوود ڕسم دەگری وەچی ئەو مصەوڕانەی ئێستا تەمەشا دەکەی لە هەندێک لە دوکانی وێنەگرەکان درایە کە بەڕاستی پیا و شرم دەکاتت ئافرەتی ڕوود یان لە کاتی بووک و زاوایەتی هەندێک لەقتە هەیە وڵی پیا و شرم دەکە بەڕاستی ئەو هەتا هینایتە لە دوکانەکەی عرض کرا یان کابرا لە غورفەی خۆی داینا بەڕاستی ئەو جۆرە ڕسمانە دەبی ئینسان ئاگدار بیتن ئەوە مادام عەوڕەتی تێدا کەشف بیتن دروست نییە بە تایبەت ڕسمی ئافرەتان ئینسان دەبی زۆر حەزەری لێ بکاتن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو ڕسمەی کە دەگیرێ نابی هەڵبواستێ ڕسم لە ماڵی هەڵبواستێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ لا تدخل الملائكة بيتا فيه كلب ولا صورة. هەر ماڵێک سەجی تێدا بیدور لە ڕووی ئێوەی بەڕێز و ڕێزدار و بینەر و بیسەر و هەر ماڵێک ڕسمی ڕحو لەبەری تێدا هەڵواسرابێ مەلائیکەت ناستە ئەو ماڵێ حەز دەکەی مەلائیکەت نێتە ماڵت دەزانی نەهاتی مەلائیکەت معنای چی یعنی بڕینەوە و نەمانی خێر و بەرەکەت لە ماڵەکەت یعنی کە مەلائیکەت نای شەیطان دێتە ماڵەکەت لێ ئاگدار بە ڕسمی ڕوح لەبەر بەتاتن لە ماڵێ نەبی وەڵا ئەوە ڕسمی بابمە وەختی خۆی وەکو زکرایات دامنایە کورە کاکە تا زندی بوو ڕسمی قەدرت بگرت باە لەگەری باش بێ ئێستا لەگەری باشووی کاتی خۆی ئەو ڕسمە واسیە معنای چییە لێ ئاگدار بە. خاڵی سێەم دەبی ئاگدار بیت ئەو ڕسمانەی کە دەگیرێ نابی لێ بۆ تەعظیم بی کابرا ئەستیە مەسەوە ڕسمی شێخ فرانە ڕسمی فرانە زانایە لە بۆ تەعظیم هەڵواسینی ئەو ڕسمانە ئەوەش دروزیە کاکە لە بۆ تەعظیم حرامە ڕسم هەڵواسین هەر هەڵواسیەکەی حرامە ئەو جەگە لە بۆ تەعظیمیش بی ئەوە نزیک دەبتەوە لە بابەتی کوفر و شرک دەبی ئینسان ئاگادار بی. لۆیە ئەو خاڵانەی دەبی کات کەسێک ڕسم دەگری فۆتۆغرافی مەسەڵەن زۆر جاری وایە مەسەڵەن تەمەشارێکی کەسێک وێنەگرە ڕسمەکەی دەگری لە بۆ داعوا لە بۆ مەسەڵەن مەسلحەتێک لە بۆ ئیش و کارێک لە بۆ زەڕوراتێکی حیات ئەوە دروستە یان مەسەڵەن ڕسمی ڤیدیۆ ئەوە کێشەی تێدا نییە والله ئەعلەم طبعاً ئەویش ئەگەر کابرا ڕسمی ئاهەنگ و هەرپەرچێ و تێکردبوونی ژن و پیا و بگری ئەوە حرامە بەڵام ڤیدیۆی وانەیەکە دەستەکی شەرعیە بابەتەکی شەرعیە وێنە دەگریت و بڵاوی دەکاتەوە ئەوە بەڕاستی جۆرەکە لە جۆرەکانی داعوا ئەوە خێر و ئەجر و پاداشتێکی لۆ دەدوسرێ والله تبارك وتعالى أعلم. ئەو بە کورت و پوختی باسی بابەتی وێنە کێشان و حکممان کرد. یەک بابەت دەمینێ ئەویش بەڕاستی دەمینێتەوە سەبارەت بە بەو پەیکەروشتەی لە ئابەی منداڵە مەسەڵەن منداڵ گەمەی پێدەکاتن لە ماڵێ لە ئابەی هەیە ئاژەڵەکە مەسەڵەن تەیرەکە بووکۆکەکە لە بۆ کچۆڵان زیاتر ئایا دروستەیاننا طبعاً ئەو لە ئابانە لە بۆ تەعظیم دیە یەک دووەمین شت منداڵ دڵی پێخۆش دەبێت منداڵ حکمی شەرعی لەسەر نییە لێ زانایان دەفەرمون دروستە بەڵگەشی چییە بەڵگەیان چییە دەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتو عایشە تەمەنێکی بچووک بوو لێ دەفەرمێ خاتو عایشە ئەسپەکی هەبوو باری هەبوو بار پێغەمبەر فەرمووی فەڕەسون لەه جەناحان سوحبەتی لەگە دەکرد فەرمووی ئەسپەکەت هەیە دوو باریشی ئەسب یعنی کەینی ئەسب دوو بالی هەیە یعنی ئەگەر حەرام بایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕەوایدا نەدەنا ئینکاری دەکرد دەیگو لای بن کەواتە دنیا وەکو دەڵێتن ئەلعابی منداڵ گەمەی منداڵ دەکەوتە بندەست و پیان و منداڵ گەمەی پێدەکا ئەوە دروستە ئشکالی تێدا نیە والله تبارك وتعالى أعلم وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.